لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يكلنا والزوان كاني خواهي پروردگار من ناوي بيروزي السميع واتأو خواهي بيسره وزور بيسره هم مشتق دبسته هيج دنجك نية صوتك نية لبستني خواهي قورة بتواني دربسيتو خواهي قورة نيبستي لآسمان ولزوي ولهمو ناو مخلوقاتي دەنگەکە هەرچەند نزم بی هەرچەند بەرز بی هەرچەند گەورە بی هەرچەند خەڵک زۆر بی خوای گەورە هەمووی بەیەکەوە دەبیستی و لە لای زۆر ئاسانە هەموو دەنگەکانی لەلا وەکو یەک دەنگە هەروەکو دەفەرمی ما خەلقوکم ولا بەعثوکم إلا كنفس واحدة خەڵقکردنیم گۆ زیندووکردنەوەتان لای خوای گەورە ئاسانە وەکو خەڵقکردن و زیندووکردنەوە یەک کەس گوێبیستبوونی هەموو دەنگەکانیش لە یەک کات ئەگەر هەموو خەڵک داوا لە خوای گەورە بکەن قسە بکەن خوای گەورە هەموویان وەکو یەک دەنگ بە ئاسانی دەتوانی ببیستیتن هەر وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە ئەو ئافرەتە دێتە لای شکایەتی حاڵی خۆی دەکا کە مێردەکەی داوای ظیهاری لێ کردیە عائیشە دەفەرمی ئەمن لەو ژوورەی لەگەر پێغەمبەری سەڵات وسەلەم دانیشتبووم لەلایەکی دەفەرمی ئەو ئافرەتە زۆر بە نزمی قسەی لەگەر پێغەمبەری دەکرد عەلەیهی سەڵات وسەلام ئەمن گوێم لێ نەدەبوو کە باسی چیان دەکرد خواي قورا لحوت طبقي آسمان فرموي قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما خواي قورا بيقمان جوي ليبو كاتيكوا أو آفرتا قفتو قوي لقرتو كر أي بيغمبر عليه الصلاة والسلام وشكواي حالي خوي كرد لبو لايتو خواي قورا جوي لهبو حوارك تامبو كواتا خواي قورا هيت شتكني لا بيستني ويدر بتسيتن بيستني خواي قورش دو زورا سمعي علم مان هي سمعي إجابة مان هي سمعي علم هم مشتق دقري تخو خواي قورة همو دنجيك دبستي هيز دنجيك نيا إخراب كاربي باشا بي لهر شوينيك بي لهر سبي بعلم خواي قورة ديبستي وآقادارتي بلام زورة چيدي كلا سمع مان هي تايبتا أوا سمعي إجابة كبا ماناي قبول بوندي خواي قورة وها ديبستي كقبول بكا وري بقريتن ئەوەش ئەو دوعایانەیە کەوا خوای گەورە لە باوەڕداران وەری دەگری زۆر کەس داوا دەکاتم خوای گەورە لێی وەری ناگری لەبەرەوەی ئەهلی باوەڕ نییە شایستەی ئەوە نیە کە خوای گەورە ئەو دوعای ئەو داوای ئەو قسەیەی لێ وەربگریتن وەکو لە حەدیث هاتیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرمووە اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن دعاء لا يسمع خوایە ئەمن خۆم بە تو دەپارێزم لە زانستە کە سوودی نەبی و لە دوعایەکیش کە گوێی لە بۆ نەگری چه دعایك خواهی گەورە نایبیستی و جوێی لە بۆ ناگری ئەو دوعایی کەوا لە کەسێکی بێباوەڕ لە کەسێکی خراپەکار وەکو لە صفاتی دوعای صالح و دوعای چاکاتی ئەو صفاتانەی لێ نەیەتە جێ کەواتە ئینسان دەبی هەوڵ بدا خواهی گەورە ئەو داواکاریانەی لێ قبول بکە هەر وەکو ئێمە لە نوێژ دەرێن سەمیع الله لمن حەمیدە یعنی چی خواهی گەورە بیستی ئەو کەسەی کەوا سوپاسی کرد خۆ خوای گەورە هەموو شتێک دەبیستی بەڵام لێرە ئەو سەمعە بە معنای ئەستەجیب واتە خوای گەورە وەڵامی بداتەوە و قبولی بکە ئەو کەسەی کەوا سوپاس و یادی خوای گەورەی کرد جا کە زانیمان خوای گەورە ئەسسەمیعە بیسەرە و هەموو شتێک دەبیستی دەبی زۆر ئاگاداری قسەکانمان بین لەبەرەوەی ئەگەر کەسێک پێت بڵێتن ئەتوو هەرچی دەکەی ئەو من ڕیکۆردی دەکەم تەسجیلی دەکەم ئەتوو زۆر ئاگاداری قسەی خۆت دەکەی هەوڵ دەدەی قسەک نەکەی کەوا سبەینێ لەسەری مەسئول بی لێی پەشیمان ببیەوە کێشەکت لە بۆ دروست بکە هیچ قسەک هەیە کە خوای گەورە تەسجیلی نەکا تۆماری نەکا لە بۆ قیامەتێ هیچ دەنگەک هەیە لەو کەون و کائیناتەی لە خوای گەورە بزربی و کۆدی ئەو دەنگەی و تەسجیلکردنی نەگەڕێتەوە لای خوای گەورە هەمووی لای خوای گەورە تەسجیلە واتەمە دەبی دائیم بزانین تەسجیلی خوای گەورە دائیم لەگەڵمانە زۆر ئاگاداری قسەکانمان بین زۆر ئاگاداری کار و کردەوەکانمان بین جاروێیە بە یەک قسە ڕەزامەندی خوای گەورە بەدەستدەینین و بە یەک قسەش تووڕەبوونی خوای گەورە بەدەستدەینین لۆیە خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تەئکیدمان لەسەرەوەی دەکەنەوە کە ئاگامان لە زمانی خۆمان بی ئاگامان لە قسەکانمان بی بزانین هەرچی لە زمانمان دەردەچیتن خێر بی چاکە بی ئەگەر نا خوای گەورە هەمووی دەبیستیتن ئەو شتانەی کەوا خوای گەورە پێی ناڕازی بی لەسەری مەسئول دەبین لە بەرامبەر خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.
لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.